دەستان خۆش کاکە ڕەحیم کاکە ئالانجان بۆ پۆستەویدارە جوانە خۆشەویستانم لە گەڕێمیدیا سڵاوتان لێ بێت خۆشحاڵم بەختەوەرم کە ئەمڕۆ دوایین بەرنامەی ساڵی 2022 پێشکەشەکەین لەگەڵ کۆتایی هاتنی ساڵ ئێمە هەمیشە بە خۆشی و بە شادمانی ئەچین بەرەو پیری ساڵی نوێەوە ساڵی نوێتان پیرۆز بێت ئێمە دڵنیان کە ساڵ پڕ بوو لە قەیران و نەخۆشی و ناخۆشی و نەهامەتی و قەیران و ئەو هەموو ئاڵۆزێکی هەیە بەڵام ئێمە نەوەستین لە گەڕێمیدیا بە پشتیوانی ئەم هونەرمەندە میلیە دڵسۆزانە بەردەوام بووین هەموو ڕۆژێک هەموو هەفتەیەک هەموو چالاکیەک هەرچی چالاکی کلتوری و نەتەوایەتی و بۆ نەنیشتمانەکان بۆ ئێمە لە خزمەتان نبووین ڕۆژانە بەرنامەمان پێشکەش کردووە دڵخۆشین کە توانیوە دەستگیرۆی هەندێک هونەرمەندی تازە پێگەشت و بکەین کە بێنە ناو دنیای هونەرەوە و دڵنیاین ئەوانە دوا ڕۆژێکی باشیانە بێت خۆشحاڵین کە دوێنێ بەرنامەیەکی تایبەتمان لەگەڵ یا دوو ڕۆژ پێشستا لەگەڵ هونەرمەندی خاوەن پێداویستی تایبەت کاکە ڕەوەز ئەنجامدا کە کاردانەوەیکی باشی هەبوو دەنگدانەوەیکی باشی هەبوو و زۆر هەوادارێکی باشی هەیە و پەیوەندیمان پێوەکەن دەستخۆشیمان لێکەن ئەمڕۆ لە کۆتا بەرنامەی ساڵ لەگەڵ هونەرمەندێکی میلی دێرینی دەنگخۆش کە لە خانەوادەکەیە کوڕەکەشی بە هەمان شێوە
هونەرمەندێکی بەتوانایە لە شاری مەریوان لەو دوی زرێ بارەوەتەوە بۆ لامانوێژ مام عوسمان مەریوانیە. مام عوسمان جاگە مایکەکە بگریوە دەستەوە. ئێمە بە ناوی دەستگای میدیایی گەڕیانەوە، بە ناوی کەناڵی گەڕیان پێشتر لەگەڵ تۆیە چەندین دیمانەمان ساز کردووە لە کافتریای زەردەشت، لە کافتریای کلتوری فەرمانبەران، لە ڕادیۆی بابان، لە ڕادیۆی گەڕیان. ئەمە دووەم سێم بەرنامەی بەڵامێمە تێر نابین لە دەنگە بە سۆزەکەی تۆ بەخێر بێ مام عوسمان. مامۆستاگیان سڵاو و ڕێز و حورمەتم هەیە پێش هەمووی بۆ هەمووتان. زۆر بەڕاستی بەرنامەکە جوانە بەلامانەوە. ئێمە چەندێ دڵمان لە ڕێز و حورمەت خۆتان چووە، دەستخۆشی لە بەرنامەکانەوە ئەەکەین. تۆ کەسانی گەنیتە ئێرا شایستەی سەربەرزی و سەرکەوتنن بۆ ئێمەش سەرمان بەرزە پیانەوە. ئەو هاوڕێیانتە ئەو هاوکارانتە چاویان ماچەکەم لەلایەن خۆم و سڵاو ڕێزمێ بۆ بینەران و بیسەرانیش خۆم بە خۆشحاڵە زانمەکە لە لای ئێوە دانیشتوم. یاخوا بەخێر بێ مام عوسمان، چ ئاواتێکە هەیە لە ساڵی ڕابردووە نهاتوێتە دی، ئەوەی کە من بزانم تۆ ئاواتێکە دێ هەبا بە قسەی خۆش دەست پێکەین و ئاواتی لۆدی بەمامەلە نشیوت ئاواتێکی نهاتوێتە دی. وڵا قسەی خۆشیش خراپ نییە مامۆستاگیان. ئاواتێکی نهاتوێتە دی خۆزگەم بزانێت چێ مام عوسمان. وڵا خۆتان نەزانن ئەمە جا مامۆستا جەزا خۆت هەڵاکەی بە قورئان. مام عوسمان زۆر دڵی تەڕا بە دوای ژنێکی باشە ئەگەڕێ خاسەوانێ کولە من بۆ سێ ڕۆژیش بێ پەلەم نییە ئەڵە پەلەم نییە لۆ دیوتمان ئینشاڵڵا بەشکم دەستمان بکوێت. وڵا ئەگەر هەوڵم بۆ نەدەشکان لە تۆ ئالانەکەمەوە هیچ برا گەورە نەبوویان کاکە. یاخوا بەخێر بی بووە دەستگای میدیایی گەڕیان دەستخۆشی لێکەم مام عوسمان گیان. پێم خۆشە بە خۆشەویستان بڵێم هەچ پەیامێکیان هەبێ بۆ گەڕیان میدیا، هەچ ڕەخنە و پێشنیارێکیانە بێتوان لە ڕێگەی هەر سێ ژمارە مۆبایلی گەڕیان میدیاوە 0771 471 52 64 و یا خۆ ژمارە مۆبایلی 0771 891 75 75 کە واتساپی لەسرە بۆ کوردانی تاراوگا، یا خۆ ژمارە مۆبایلی 0750 727 85 35 کە مەشیان ڤایبەری لەگەڵایە ئەتوانن پەیوەندی بکەن بە بەرنامەکەەوە. بە هاوکاری هونەرمەندی بەتوانە و نەیژەنی بەتوانە ژەنیاری باڵەبان کاکە ڕەحیم کە هەمیشە هاوکارمان بۆ لەگەڵ مامە ئالانجان کاگالان ڕەفیق کە خۆی کاکە بەخواوەنم بەشداری کردو خۆم ئیتر وتمان بابەجیان بەبێت تۆ خۆش نیە تا ئیتر قسانە مەکە و وەرە سەرەوە. مام عوسمانی وەڵی کاکە جابرا کێ دڵێتی ڕەحیم وەڵا کاکە بێتان بووە کاکە ڕەحیم زۆر ئینی تەلەڤیزیۆن بینراوە. وەڵا مامۆستا جەزا دای لێ بنەکەم ئەگەر ئالان و کاڕەحیم نەبێ ئەم جێشە خۆش نییە نەبەخوا چۆن ئەچینە لای یەکەم گۆرانی کە ئامادەمان کردوەیەکەوە. ئامادەکردنەکە چیە 10 دقەیەک پرۆڤەمان کردووە ئیتر هیوادارین مام عوسمان هەر لەسەر ئۆتۆمەنی کە پرۆڤەمان کردووە بەیەکەوە میرۆدیەکان خۆشتر بکەین. پێشکەش بێ بە بینەر و بیسەر چاویان ماچەکەم.
بۆچی وەنجارەیان وەی وەی باوراوانە یاندانی تۆیە کوڵێ ئەغیان بەیزەولانە یان بوومە لە ڕێزەی وەی ئاخری ئێزەومەیانە وەی وەی باوراوانە ئەغڕێزە باوەڕێزە دایمە چاوەکەم توالە ڕێیکە ڕێزە من لا فكري تويا بيت على أشير يا خو وي وي باورانا أمدا ما دميا ويهن بايزا ولانا ديت خوابانم فومن وقرحيا أغزر سالتر وي دبراني كبي أخم سالتر وي دبراني كبي كني شاب شاد وي كران وربي وي وي باورانا يندقي تويا أي آخر يا ميانا دەستان خۆش بێ دەم خۆشمام عوسمانجان بۆ میلۆدی خۆشە مامۆساگیان ڕاستیەوە بە بۆن و بەرامەی ئەو دوو زرێبار و مەریوان و سەی محەممەی سەفایمان بیرەخاتەوە هونەرمەندە میلیە دیارینەی کە بەڕاستی بە نەمری ماوەتەوە تا ئێستانامانە کاکە فاروقی شارۆڵ یاخوا سڵاوتان لێبێ ئیشاڵڵا تەمەندرێژ بن فاروقی شارۆڵە یاخوا ماشەڵاتان لێبێ سوپاس کاکە فاروقجان جەمال عومەر سڵاو ڕێزی نردووە ئەحمەد عومەر ئەحمەد خۆشناوەتی پەیامنێر و بەڕێوەبەری پێجمان لە هەولێرەوە ئەڵێ سڵاو ڕێز بۆ مامجەزا و کاگالان و میوانە بەڕێزەکانی گەڕیان ئەڵێ هیوادارم ساڵی تازە بێتە مای خێر و خۆشی بۆ گشت لایەک ملای خۆمەوە بە ناوی دەستگای میدیایی گەڕیانەوە سڵاو ڕێزەنێرم بۆ سەرجەم هەوادارانی گەڕیان لە هەر شوێنێکی ئەم دنیاە کە لەگەڵمان بوون بە ماوەی ئەم 3 ساڵە کە
پشت و پەنای گەڕیان بوون سڵاو و ڕێز و پیرۆزبایی لە سەرجەم کارمەندە خۆبەخشوماند و نەناسەکانی گەڕای میدیاکەم لە سلێمانی و لە شاری هەولێری خۆشەویست لە شوێنە گاوکارمان بووبن سڵاو ڕێزە نێرم بۆوانی کە ڕۆژە لە ڕۆژان بە کۆمنتێ بەلایکێک پشتیوانی گەڕای میدیایان کردووە گەڕای میدیا و ئەو کەناڵەیە کە بێ پشت و پەنا بێ هیچ پێچ و پەنایەکیش بێ ئەوەی سێبەری هیچ حیزبولایەنێک بێت تا ئێستا لەسەر پێی خۆی وەستاوە لە کاتێکدا ئەو میدیانی کە ئێستا هەیە زیاتر خەریکی قوڵکردنەوەی ململانێ و قوڵکردنەوەی هەواڵی هەڵبەسترا و زۆرجار بە درۆ چاواشەکاری بە هەواڵی نەخوازرا و بە هەواڵی نەها و بە پەلەی ناخۆش و خەبەری زۆر زۆر بوومە لەرزە ئاسا کە هەمیشە معنایەتی خەڵکدا ئاوازێنێت و دڵی خەڵک ناخۆشەکە توانیویان نەتەراتیان بکەن لەناو کوردستانەیە و بە چەندین شێوە پارە بچنەوە لەسەر خوێن و قوتی و میلەتە ئێمە بە پێچوانی ئەوانەوە هەمیشە هەوڵمان داوە بۆ خزمەتی کللتور و هونەر ئێمە ماوەی ئەم 3 ساڵە هەزاران تراک ئەرشیفمان کۆکردێتەوە ڕەنگە هەندێ میدیای کۆمە بێ هەزاران هەزار دۆلاری کۆکردبێتەوە لەو هەموو یاریە سیاسی کەیکا یا لەو یاریە ناخۆشە و قێزەونانی کەیکا ناو کۆمەڵگایە ئێمە تەنها ئامانجمان دڵخۆشکردنی ئەوەیە هیوادوارم بە پشت و پەنای ئەو کەسانی دڵسۆزم بۆ گەڕای میدیا و بە تایبەتی کارمەندە خۆبەخشوماند و نەناسەکانی گەڕیان و هونەرمەندە میلیەکان ئەندامانی کۆمەڵی هونەری میلی کە ئەوان پشت و پەنای سەرەکیمانن هەمیشە بەشدارن لە هەموو بەرنامەکانمانە بەبێ بەرامبەر بە خۆبەخش ئەتوانم بڵم هەر بە نمونە کاگالان و کوتمان ئەوەندە دەرکەوتووە لێرە یا کاک ڕەحیم لە سەدان بەرنامەی ئێرەیە بەشدار بوو بێ ئەمە هەمووی دەستکەوت و دەستخۆشی ئەوێت چکە بەڕاستی دەستکەوتە بۆ ئێمە و مای شانازیە بۆ ئێمە و جێگەی دەستخۆشیشە بۆ ئەوان کە ئەوە گیانی خۆبەخشیان تایە و ئامادەن لە بەرنامەکانمانە کاک ڕەحیم جان جارێک تر سوپاسی تۆ کاگالانەکەم مام عوسمان جان چینە لای گۆرانی دۆممان
بايشة ما يلا بزما بيركر بيرا وبوشم ما يلا بزما بيركر كولي أي بوشم ما يلا وكل كي هواي أخوم كي بيت وضلقيان ويشاب يا دەم خۆش مام عوسمانجان دەستان خۆش مامۆسایگیان کاکەرەحیمجان دەستان خۆش سەرانی ئازیز خاتوبان عیرفان سڵاوی نردوو بۆ ئێوە سڵاو ڕێزی نردوێمە سڵاو و ڕێزە نێرین بۆ سەرجەم کارمەندانی پێشتری ئەوانی گەڕامیدیا ئەوەی کە ڕۆژێ لە ڕۆژان لە گەڕیان لەگەڵمان ئابووە بە بۆنەی ساڵی نوێەوە دەستخۆشی لەوانژەکەن ڕێز و سڵاومان هەیە بۆیان خۆشەویستانەمە بەرنامەیە ڕاستەوخۆ پێشکەشەکرێت بڕیارمانەوە بۆ ساڵی نوێ بە چەندین بەرنامەی ناوازۆ بینە خزمەتان بۆ مەبەستە چەندین بەرنامە ئامادەیە لەوانە بەرنامەی دەمەتەقی لەگەڵ عەریف حەمەتاڵ ڕۆژانی شەمە و چوارشەمە پێشکەشەکرێت ڕاستەوخۆ بەرنامەی دیداری هونەرمەندان جەلاگۆڵەیی بە شێوازێکی نوێ و ستایلێکی نوێتەوە بەرنامەی هونەرستان و بەرنامەی چایخانەی گەڕیانی جارێکتر پێشکەشەکرێتەوە لە گەڕامیدیا بۆ کەسانەی ئارەزوی کاری خۆبەخشیان هەیە دەرگای دەستگای میدیایی گەڕیان کراوەیە گەڕیان ماڵی هەمووانە ماڵی ئێمە نیە هەر کەسێک ڤیدیۆکەی چێ بێتوانێت لەم بەرنامەیەوە بەس بە مەرجێک بازە سیاست و بازە قەیران و بازە ناخۆشی نەکە ئێمە تەنها شادی بەخشین لەم کەناڵە تەنها خزمەتی هونەر و کلتورەکەین لە هیچ مەسەلێکترە ئێمە پێمان خۆش نیە دڵی هاوڵاتیانی خۆمان ناخۆش بین مام عوسمان ئینشەڵا گەر ژنەکە و دەستکە و شایەکی خۆش ڕێگە خێن و لە گەڕامیدیا ئێمەش داوات بکە مامۆسایگیان وەڵی هەرچی خواپی خۆشە بە ئەوە بێ ئیتر خۆشە مناڵەکان خۆمان ئەوە دوو لە ڕێجەماعەداوە و ڕاوەکەن و خەو بینن بێژن بابی ئێمە کە ئەتوانێ ئەوەکە ئەگەر پارە بم بەخۆشن زۆرە مامۆسا جەزا ولی من ئەمە ژنێکی خۆبەش ژنێکی ژنێ بەهەدی ئەوی دڵتار بێ ئەوش مناڵکار بێ پیرم بۆ چێگە کۆن بێ من هەبا تەنیا بم باش وەڵا 25 ساڵ تاسی سازیاتە بێ من هەر خۆم لە ژن هەڵایەت کاکە ڕەحیم یا ڕێزمەیە بۆ تۆ جیای تا من جسم و خیرێکی خۆمەزام چییە
گەنجی حسابنی باکیمە بە هیوام ئینشەڵڵا ئەواتەکە بێتە دی لە ساڵی بەخوا بخوبانە و دڵتە چاولیا دوعای خێرە بۆکەم لەبەرەوە تۆش دڵمان خۆش کە تۆ ڕەقەمەکەم بڵاوە کە باوە هەزاران هەیە ئاویسمان کاکە ئەوەتان پێ بڵین مام عوسمان مەریوانی لێرەیە ئەم ڕۆژانەمی ڕۆژی خۆشی و شادی ئەوە چن بۆ باخەکانتان بۆ دانیشتن بۆ سەیرانەکانتان ژمارەی مۆبایلی مام عوسمان ئەگە پێم بڵێ خۆی 0 1950 1970 ئەگەر ئەوەی تریشان بووار باشترەوە خێرتانەکە فرەتری تر ئەچکەسێ دانیشتێکی بێ زۆرتر من حەزم لە ڕێز و حرمەتە کورە ژن بە حەڵاڵی نەبێ یا ڕێک و پێک نەبێ چیمە لەم کێش ئاسو ئەبوبەکر ئەوە سڵاوی نردووە مامە ئاسۆجان مامە عوسمانجان ئیشەڵڵا دڵی خۆشە بێ لێرەوە مام عوسمان مەریوانی ئەگەر بوێرە بێڵێت حەزەکەم پێی پرسم تەمەنی چەندە بەس بەخوا ترسم نیوەی بەتەواوی نەڵێ مام عوسمان تەمەنە چەندە قوربان ئەگەر لە گەنجی ئەمڕۆ بڕوانم 18 ساڵم لە گەنجی ئەمڕۆ ئەوەکوتر ئەگەر وەک دڵی خۆم بێ 12 ساڵم بە تەمەنی 63 ساڵم یا ڕەوی تەمان درێژ بی بە قوربانە تەمان درێژ بی قوربان ئەچین لە لای گۆرانی سێم زانی مام عوسمان چی بۆ ئامادەکردوین بەیەکەوە وەڵی مامۆسای گەورە جەنابەتی و کاکە ئالان و کاکە ڕەحیمی چاوێن ماچەکەم لە خزمەتی هەمووانە
دەستان خۆش بێت دەم خۆش مام عوسمانجان پێشکەشی مامۆستاگیان کاک ئەحمەد خۆشناوەتی لە دەنگی مامزەزا کە زازانم مامە گیان داوای لێبوردنەکەم خۆشەویستانی گەڕامیدیا کاکە ئاسۆ بوبەکر دەستخۆشی نردووە زۆر سوپاس دەکەم ئاسۆ بوبەکر جای تەسڵاوی نردووە کاگەنۆری خەیاستڵاوی نردووە زۆر سوپاس کاکە ئاسۆ بوبەکرە لە بەڕاستی جێگەی دەستخۆشین زۆر سوپاس مامە ئاسۆجیان خۆشەویستانم ئەماوە ئەرکی من تۆزە خورستر بۆ خۆمە بێیشی مۆنتێرەکەش بکەم و عەسفیش بکەم و پێشکەشکاریش بکەم ینی لەبەرەوە تۆزە داوای لێبوردنەکەم ئەگەر هەندێک کەم و کورتی تەکنیکیمان هەبێ لەبەرەوەی بەتاقی تەنیام لەگەڵ من و مامبوران و کاگالان هەرکەکانمان زۆر خۆرستر بووە کاری خۆبەخشی وایە ئیتر ناتوانانی زۆر لە کەسکوی ئەو کەسانی کە ئەتوانن زۆر ماندوو بن لەگەڵمانە بۆ نمونە کاک ڕێبازی دیجێی بەڕاستی ماندوو بووە لەگەڵمانە زۆر لەگەڵ گەڕامیدیا ماندوو بووە بەڵام ئێستا لەبەرەوەی لە کارێکی ترە دەوامێکی تری هەیە ڕەنگە وەکو پێویست نتوانێت هەموو کات لەگەڵمان بێت ئێمە گلەیمان نییە لەبەرەوەی ئەو کەسە خۆشەویستانە زۆر هاوکارمان بوون خۆشەویستان پەیوەندیەکانتان نەتوانین لە ناوبڕەکانە وەربگرین لەبەرەوەی وەکو باسم کرد بە تاقیتەنیا هەندێک پەیوەندیم بۆ هات بمبورن کە نەمتوانی لەو کاتای وەڵام بمەوە لە کاتی ناوبڕەکانە هەچ پرسیارێکتان نەبوو لە مام عوسمان یا بۆ بەرنامەکە پامێکتان هەبوو بە خۆشحاڵی و لە خزمەتان نابین ئێمە چاوتان ماجەکەین کاک ڕەحیمجان چ گۆرانی تری ئامادەکردبوویت کاگەنۆری خەیات پیاوە جوانانەی کە لە دوکانی خەیاتیەکەیە هەموو ڕۆژیۆ لەم ڕادیۆ مشاهدەی بم ئەم قادت بەری منیش هەر دروستکەری ئەوە ئەی قاتەکانی منیش بازێکی ئەو دوورێتی کاک ڕەحیمجان کاگەنۆری چێکە لە دەسۆزەکانی لەبەر هەر خزمەتی کەلتورەکە کە هەریش نەبێ بە پاراستنی شێوازی دوورینی جلوبەرگە کوردەکان بە شێوە جوانەکانی لە دوکانەکە زۆر کەم دەو لە سای دەربێت دایمە زەر باڵەبان سڵاو ڕێز بۆ کاگە نۆرجان نێرم کە هاوڕێی من و کاگە برهانیشە هاوڕێی خۆشەویستمانە چای ماجەکەم ئێمە سڵاو ڕێزمانێ بۆیان سەرەکە زۆر حەزەکەم بڵین ئەگەر بە کاکانان هاوکارمان نەبێ بە زەر بشی هێواش لەگەڵ سەلەکە چێکە لەو گۆرانیانێکەوە بەدەنگی مام عوسمان زۆر خۆشە وەڵام من ئەمەوێ ئێوە پێتان خۆش بێ من بۆ خۆم تەنها حەسێب نییە وسلام أكسا كيبا وانيان أنا شيء كراويو أي ما تؤمنوا له وما تؤمنوا له كرنسا ورسول ما ين أي نظر في له
ويخوادني يعني خامه اي خوادني يعني خامه يا ولكيز نتسوى ما سرجع لبحيم جنة أي هوا ببسوى وهوا ببسوى تكينا لك باون جان أي بنا لينا بتكينا لك باون جان وبزرد باوي بي أي بزردي باوي بي دەم خۆش مام عوسمان جان دەست پێشکەش بێ کاکە ڕەحیم جان دەست خۆش بێت لەگەڵ مامە ئالانجانە مام عوسمان جان تۆ زیاتر یەکەم جار کە وەکو جای پێش و پرسیارم لێ کە دووی ڕەنگە کاریگەری سەی محەممەد سەفای لەسەر بوو بێ وەڵاهی من ئەو نەخۆش مێلی لە فرە شوێنە ئارێژن گۆرانی سەفای من بۆ بێژە ولا لەو شوێنانە بازێکی مناڵ و مەزومی هاتیا ڕێزمێ بۆیان بێشەباشیش هەر گوناحە گۆرانی بێژی ئینسان هونەرمەند ئەگەر لە مەسەلەی وجدانۆ بێ بگونجێ بتوانی دەسەڵاتمان بێ خۆ بێپارە بێژن لە لای من و حرمەتی زیاترە وەلی تماشا بەڵام بژێوی ژیانە لەسەر و هونەرە بێت پێویستت بەوە هەیە کە خەڵات بکرێت و مامۆستا جەزاخۆ من نەمبیست تۆ سیارە بێ بەنزین بڕۆ هەلێ ناکردی بڕۆ ئەبێ بەنزینی تێ بە باز دەکەتە تا ئاوانەکەم نازانێ بەنزین چییە ڕاستە خۆت لە کۆنەوە لە هونەری میلیا ئەو بەشێک لەوە هەیە کە پێوترێ شاباش یا پێوترێ پاداش یا پێوترێ بەخشش هونەرمەند بەوە نەبێ ناژی کاکە هونەرمەندی میلی بە تایبەتی بەڵامی ترە و هونەرەش بە شانسێ سە هەندێکەکەی خۆی بە هونەری میلی هەڵواسیوە شەی وایە کۆڵە دۆلارە چنێتەوە لەسەر گۆرانەکانی ئێوە مەسەلەن گۆرانەکانی سێ محەممەد سەفایی هێنێ ئەوەی عینەدین هێڵێ عینەدین خۆی نان نێ بیخوا کاکە مەم شوێ لە کافتریاکان شەوی دەوەڕقی پێ پیاکە بەبێ وانی کاکە عینەدین داما حەسەن زیرە خۆیە تا کۆچی دوایی کرد بستێ ئەرز نەبوتیای بحەسێتەوە ئەحمە شەماڵ خۆی هاوارەکە بە گۆرانی وڵێ ئەمەندە زەویم دەست ناکەوێ تایە بحەسێنەوە تا بەقەدەر لە پەدەستێ یا بەقەت کراسێ بەڵام کاکە مەمە شوێ بە گۆرانەکانی ئەو دنیای پارە پیاکە و هیچ هاوکاری هونەرمەندانیش ناکە هاوکاری هونەرمەندیەکانی هاوڕێی ناکات هاوکاری تەنها ژەنیارەکانیش ناکە مەسەن مۆسیقیانی کە لەگەڵ مادانشتون خوێنی ئەمانە ژەمژێ جاری وایە بەس بۆی خۆی سپادێک زۆر بکە یاکی بەردەبات و تەواو ناوێت کەسی تری سپادە بکە بەس عین چاو چنۆکن بە کورت و مختصر من جاران زۆر حەزمەکە هونەرمەند بە هونەرەکەی خۆی بژی بەڵام ئێستاکەیان بینم بەو شێوە چاو چنۆکی کە تەنها سوودیان بۆ مۆسیقیەکانیش نییە هەندێکیان ئەم مۆسیقانە پێیان گەیانون مەسەلەن سەرەتا ئەمان دەستیان کردوون هەتا بوون بە هونەرمەندە و کاگالانە لە
بەرهەمی دەیان لەم هونەرمەندانێکی ئێستا خۆیان بە ڕقەمەزان کاتی خۆیان لەوانەیە بڵم زۆر تەکلیفی کردوێتە مامە ئالان یا کاک ڕەحیم باڵەبانێکی بۆ عەزبکە ئێستا ئەمان بەسەر ناکاتەوە بەداخەوە دنیاوەی دێتەوە مام عوسمانجان مامەسەگیان ئیجازەی دوو سوالم بوو پێشەمەی دەستخۆشیەکەم لە هەڵەبجەی شەهید چی گۆرانی ێژم ڕێز و حرمەتم زیاترە گەن و شاباشیش مەکەن ڕێزمەیە بۆ کانیپانکەش بۆ بە تایبەت بۆ کەبابیەکان کانیپانکە هەمویان بەڕاستی منیان سەربەست کرد بۆ دوو سێ ڕۆژ لەویا بووم چەمچەماڵی بۆ شاواژنەوە لێ بۆ هەموو شتێتە ڕێزیانێ ئەوانەکەم لێ زۆر تەقدیری توان لێ زۆریان خۆشەوی بۆ شاباش نین وەلێ بۆ حرمەت و ڕێز و میوانداری عیبیان نییە دەیەخوا هەست سەرکەوتون بۆ کاکە نازم و جەماعەتەکە ئەچینە لای ئارۆ ڕامکۆتن وابزانام کاگوراندا کە دوای ژەبێ بە گۆرانێکی شاد ئەوەشەکەین بە دیاری بەرنامە ئەمە کۆتا بەرنامەی ساڵی 2022مان بوو خۆشەویستان لە بەرنامان نەبووم بەرنامە ڕێبکەن بەس کە مام عوسمان هات نەمانتوانی مام عوسمان بەسەر نەکەینەوە چکە هەر جارە بێتە سلێمانی ئێمە هەمیشە لە خزمەتی بووین لە پێشوازی بووین چەندین بەرنامەمان بۆ زمانی خۆیان بە قەولی خۆیان بۆ ئیجرا کردو بۆ ئەنجام داوە لە بەڕووی کە ئەم هونەرەمەی لێ بە نەمری بنێن دەستخۆشی لە یەکەم منی بە کاکە ڕەحیم و کاکە ئالان و جوانم بە فیلم بەداری خۆشەویستەکەیش کاک بورهانی خۆمان کاک بورهانی عەزیز بەڕاستیەوە بە حرمەتن بەخوا من بۆیە ئێمە خزمەتان ئەناخۆ مەبەس ئەگە قەرار پۆڵ و پارە بە هەری مرۆ بە پێنج گەڵانەیە هاتم وەڵا ئێمە بۆ نەگوێت هەموو شتێکی لێ لەگەڕیان بەس پارەی لێن جابرا ئەوانە کە جمهوری ئێوەن ئەتوانن چاویان لێمانە بێ وەڵا کەس لێمان نەبووە هەندێک هونەرمەندێک کە هێبوو هێرە خۆی بە چەپکە گوڵەکەوە بە چێسێ هەوەیە بۆ لامان خزمەتمانەکان سواسی هەموو لاگەکەین خۆشەویستانم ساڵی نوێتان پیرۆز بێ کۆتایی بە نەهامەتەکانی ساڵی پار بێت هیوادارم هیچ جاردێکی نەخوازە ئەم شۆ لە سێمانە ڕووینەیە لەبەڕی بەڕاستی بە ئابڕوومان نەچێت لە بەرچاوی خەڵک و بێگانە و دۆست و دژمنمان پێخۆش نەبێت تکایە شەوێکی ئارام و ئاهەنگێکی خۆش بەڕێ بکەن لە شەقامی سالم لەگەڵ خۆشەویستانە بەبێ کێشە مەشاکل لەگەڵ دیارە بە نرخەکانی مام عوسمان کە ئارۆ ڕامکۆتەرێک و چەند گۆرانیشی شادە بە دوایەکە کۆتایی بە بەرنامەم ڕۆهێنم زۆر زۆر سپاسی هاوکارانم کاکە ئالانجان ئەلان ڕەفیق و کاکە ڕەحیمی باڵەبان و کاکە بورهان و هەموو هاوکاران پێشکەشیان بێ ئەوە لە دووریا لە نزیکە پێشکەشیان گیان کنه هوا بورانه دیدم او بالای تو گیان وشیوم نایا بورانه غريبان تواقشوا كنابورو يا رجال وكلا كاروان باوان شودنا يكوري وكلا كاروان شودنا يكوري
كسايد وظل ما يعدام كريين بينا يقاتل ويغم غم 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 أفيرو شم غم هاي سريع كل مين عسكم لكاني راشي أوهاوتو لكاني راشي اسمع بوب زمر آلان بوبانا يكوشي أغلي أغلي لانا ويسملتك ليشي لانا باغ لما ما زور جوانا خرنا مال خرنا خرنا مرماري أي خرنا مال خرنا مرماري درجا كروب عثمان فنجي باي فري درجا كروب عثمان فنجي باي فري أوه بابي صباي قرية شويك الرحيم جان ويشوك رخيني أفضل شويك آلان جان أشوك رخيني وجلالان الزرباب مدم همدر فرني وجلالان الزركالوال أفضل فرني كش هايبر كلين جروب لخدمات التنظيف في مدينة سليمانية ونواحيها، تنظيف الدور السكنية، المباني العامة والمؤسسات والشقق والمدارس ورياض الأطفال بأحدث الأجهزة الألمانية الحديثة مع كوادر شبابية. نستعمل مواد تنظيف وآلات ذكية ألمانية. نقوم بغسل وتنشيف طقم الكنبات والزوالي في بيتكم وفي المكان المخصص لها بدون تحريكها بواسطة أجهزة ألمانية حديثة ومتطورة. للاتصال 0751 50 42 050 أو 0770 211 2051. گەڕیان دەنگ و ڕەنگی هەمووانە ئاواز و گۆرانی ڕستەنی کوردی لە کەناڵی گەڕیان میدیا.
کەناڵی میدیایی گەڕیان کەناڵێک بۆ ڕەوینەوەی خەمەکان ئاواز و گۆرانی ڕەسەنی کوردی لە کەناڵی گەڕیان میدیا کامڕەشی ئاگا بەڕاشی چاوی هاوار ناشمێنجان چاوم ناشمێنجان گەڕیان دەنگ و ڕەنگی هەمووانە چاوی هاوار ناشمێنجان چاوم ناشمێنجان بۆ ڕێکلامکردن لە کەناڵی میدیایی گەڕیان پەیوەندی بکە بە 0 999 658 ترشانگۆ بەرۆی ئەگری جای خاوی هاوار ناشمێنجان چاوم ناشمێنجان في الليل وليلة ليل مريوانية أرخوا خواس بغمل الرسوة أرخوا خواس بغمل الرسوة أو شوات وكردو نرمى بومردن خاسوة أو شوات وكردو